ئەو کەسانی کە فیتەرن سیارە چاک دەکەنەوە، ئەو کەسانی کە ڕۆن دەگۆڕن، ئەو کەسانی کە ئیشی سیارە دەکەن و لە ناو حەیسەناعەکانە ئیش بۆ خەڵکی دەکەن، سیارەیان پێیە. بەڕاستی ئێوە الحەمدوللا زۆرتان نوێژ دەکەن، ڕۆژوو دەگرن، حەج دەکەن، عومرە دەکەن، قورئان دەخوێنن، زیکری خوا دەکەن، قوربانی دەکەن، جمعە و جەماعەت دەکەن. بەڵام دوای ئەم هەموو عیبادەتە بۆچی ئێمە لە ئێوە لە هەندێک لە ئێوە بترسین کە غەشمان لێ بکەن، لە سیعرە غەشمان لێ دەکەن؟ شتێکی ئەسڵی چەندەها کەس بینیوەتی ورانێ بەسەر هەندێکتان هاتووە شتی ئەسڵی بیلادی کابرا دەری ئەکاوە، چه شتێکی عادی ئەخاتە سەر دڵی ئەی بینێ دوای دەچێت لە شوێنەکە دەیفرۆشی. فیتەری چاک هەیە، ڕۆنگۆڕی چاک هەیە، بەڵام کەمە. پارێ چاکت لێ ئەسێنێ تەماشا دەکەی ئەو شتە هەر چاک نابێت. ئەم جارەکەڵ هەندێ مارکێت تا ڕێ دەکەون بڕۆ لە فڵان شوێن بیکڕە، دوایش دەڵێ کاک فڵان کەس هەر مشتریەک هات بڵات من ئەوە پارەمەوێ، یعنی دوو جار پارە ئەخوا، هەم پارەم لێ ئەسێنێ هەم لەگەڵ کابراشە ڕێکەوتووە ئەڵێ کاکە گیان بۆ من ئەوەندە پارەم دەوێ ڕۆژانە، من خەڵکت بۆ دەنێرم، بەڵام هەیشە ئەوە ناکات. من ناڵێم هەمووی خەڵکی باشێ بەڵام کەمتر. واللهی باوەڕ دەکەن جاری وا گەڕاوم پرسیارم لە دەیەها نەفەر کردووە لە فیتەر، وتمە ڕۆنگۆڕێکم بۆ بدۆزنەوە سیقەم پێی بێ، سیقەتان پێ وتی وەڵی کەس شک نابم، حەزەی 10 نەفەر و پێڵم بەس بەخوا سیقەم بیان نییە. ئەمە کارەسات نییە، ئەمە کارەسات نییە. فیتەرێکە سیقەی نییە، حەیشە کابراوتی سەری پێ بسپێرە، ئەوش هەیە بەڵام کەمتر. بۆی لە خوا بترسن. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم هەر کەسێک فڕوفێڵ بکات لە ئێمە نییە، ئەوەشی فڕوفێڵ بکات والمەکر والخیداع فی النار، ئەوەشی فڕوفێڵ بکات بۆ ناو ئاگرە. پێت خۆشە بڕۆیتە ناو ئاگرەوە؟ بۆ مناڵێک دوای مردنت ئامادە نییە ساڵی جارێ بێتە سەر قەبرەکەت، غەش لەم خەڵکە دەکەی بۆی دەوڵەمەندی بە دەوڵەمەندی بمری، ئەی کە تۆ بۆ جەهەنەم ڕۆشتی قیمەتی چییە؟ کە تۆ حەقی خەڵکی بەسەرە و بە قیمەتە چی؟ ئێستا هاتی بۆ جومعە خۆت ماندوو دەکەی، ئەی باشە بۆ پاداش دەکەی ئەنێری بۆ خەڵکی، بۆ خۆت نەبێ، بۆ قیامەتی خۆت نەبێ. بۆی ئاگامان لە خۆمان بێ شتی ئەسڵی نەگۆڕین، عادی بخەینە سەری، شتێ پێویست نییە پێی نەگۆڕین، ئەوە فێڵە. ئەزانی پێویست نییە مەڵی بیگۆڕە. بۆیە با لە خوا بترسین، ئاگادار بن برای بەڕێزم لەو کەسانە نەبن کە بۆ ناو ئاگر دەڕۆن بەهۆی فڕوفێڵەوە.